پێشانگای یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکانی کورد ئەویش هونەرمەند ناشاد دەست پێ یەکەم کە بێگومانێکێکە لە هونەرمەندانەی کە خاوەنی چەندین تابلۆی ناوازە و چەندین کاری هونەری زۆر تایبەتە و تاوەکو ئێستاش توانیوێتی کە دەیان پێشانگا لە تەواوی کوردستان بکاتەوە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە توانیوێتی کە نوێترین کارەکانی خۆی لە گەرەری ڕەشماڵ لە شاری سلێمانی نمایش بکات. وبەڵێ هونەری شێوەکاری، هونەری پەیکەرتاشی، هونەری فەلسەفە و نووسین ئەمانە ئەبێ بە مۆرچی مێژووی نەتەوەیەک سەکە باسی ئیتالیاکەی پەیکەرەکانی مایکلئێنجلۆ لێۆناردۆ یان سەیری وڵاتێکی کاکەی تابلۆی ڕامبرادی لێ لەوانەی 700 ساڵ بێت من نازانم هەرچی بۆ هۆڵەندا فانکۆخ و پێش ئەویش بە 500 ساڵ 1000 ساڵ کە باسی وڵاتاکەی ئەو پەیکەرە کە لەوێ کراوەیە ئەوێنەیە ئەمە مێژووی ئەو گەلەیە کە لەوێ ژیاوە وەک تاپۆی مۆرشی مێژووە و نەتەوەیە وەی وادارم هونەرمەندەکانی لای خۆمان چاوێن لە پارەوە نەبێ کەواڵم ڕێزم هێوان و نەرمەندی جوانمان هەیە بتوانن ئەم کاتەی ئێمە بکەن بە مێژووەک بۆ گەلەکەیان و بۆ خۆشیان.